ئێوە باشە هەمووتانەی بینن لە یەک کاتە هجوم کرایە سەر تەنظیمی دەولەتان داعشت ڕندەیەکی لا بۆ ئەهل النارە کافرن ملحیدن مەشروعی زایۆنی وەکو سەید ئەحمەد دەڵێ مەشروعی زایۆنی ئێرانین ئەلەم چێشتی مجەورەی کە هەتا ئێستا من سەری لێ دەرناکەم چۆن زایۆنی و ئێرانی بۆ بەیەک مەشروعێک لە داعشە دەرکەوت هەمووتان بینیتان کە لە یەک کاتە هجومیان ئەکرێتە سەر صەلیبی ئەمریکی حاقیدی ڕووسی مشریکی شیعە و ملحیدی کورد لە یەک کاتە هەموو هجوومەکان ئەکرێتە سەریان باش دەولەتان پێ قبوڵ نەبوو کرایە سەر برایانتان لە قاعیدە هەر برای دینیتانن هەر خوشک و براتانن هەر پاکسازیە کرێن باش قاعیدەشتان پێ قبوڵ نەبوو لەوەرەی ساحبی 11 سپتەمبەر ئەحرار الشام بۆچی هجوم کرایە سەر ئەحرار الشام بە هەمان شێوە بە تەیاری صەلیبی ناتۆ بە تەیاری ڕووس یا ساڕوخی دوورهاوێژی کالیبەر هەروەها بە هجومی حیزب الله و حەشدی وەحشی و وەحشیەکانی تری شیعە لەگەڵ وەحشیەکانی بەشار لەگەڵ ملحیدی کورد هێرشەکان هەر کرانە سەر ئەحرار الشامیش بە هەمان شێوە ئەگەر ئەویشتان پێ قبوڵ نییە وتان قەتەر یارمەتیانەدا ئەی باشە هجوم کرایە سەر موسڵمانە داماوەکان کە لە منطقەی ئیگۆرۆ هاتبوون ڕایان کردبوو لە دەست چین لەوێ گروپێکیان پێکە نابوو 200 نەفەر چەکدار دیفاع لە خۆیان بکەن بە هەمان شێوە تەیاری صەلیبی و ساڕوخی ڕووسی و حەشدی وەحشی و دڕندەکانی حیزب الله و ملحیدەکانی کورد و ئەوانەی بەشار ئەسەدیش هەموو پێکەوە هەر هجومیان کردەوە سەریان